Your victory brought order to... سڵاو خۆشەویستان چۆنن؟ هیوادارم باش بن. فێرکاریەکی ترمان هەیە لە ئۆلۆمپسەوە لەلایەن گریتۆس. زیاتر فێری ئاکسنت و قسەکردن بە ئینگلیزیە بین. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بۆ لایک بکەن و سەبسکرایبتان بیر نەچێ گەر نوێن لە کەناڵەکە. با دەست پێ بکەین و بچینە ناو جەنگەکانی ئۆلۆمپسەوە. He will suffer. In the end, we will triumph. The murderer of Gaia enters my tomb. The murder of Gaia enters my tomb. واتە بکوژی گایە دێتە ناو گۆڕەکەمەوە. توم لە کۆتا وشەنووسراوە توم ئەوە بیە ناخوێنرێتەوە ئەبێ بڵێ توم. توم واتە گۆڕ. Enter واتە چوونە ژوورەوە. Murder واتە بکوژ. The murder of Gaia بکوژی گایە enters my tomb دێتە ناو گۆڕەکەمەوە. Kronos! I know it was you who killed her, Spartan. Who else could? I know it was you who killed her, Spartan. Who else could? واتای چییە؟ I know واتە ئەزانم. It was you تۆ بوویت. ئەزانم تۆ بوویت. Who killed her کە ئەوی کوشت. Spartan. Spartan بە کریتۆزە لێ Spartan. Who else واتە چیتر could. چیتر ئەیتوانی. I know it was you who killed her, Spartan. Who else could? ئەزانم تۆ بووی دەوت کوشت. Spartan. چیتر ئەیتوانی. I live in torment because of you. After you took the box from Pandora's temple, I live in torment because of you. After you took the box from Pandora's temple. واتە من لە ناو ئەشکەنجەیە ئەژێم بەهۆی تۆوە. دوای ئەوەی کەوا تۆ سندوقەکەت برد لە پەرستگای پاندۆرا. Temple واتە پەرستگا. Temple واتە پەرستگا. Box واتە سندوق. Because of you ڕستێکی ئامادەکراو لە بەریکن. Because of you بەهۆی تۆوە. Because of you بەهۆی تۆوە. Torment واتە ئەشکەنجە. I live in torment واتە من لە ئەشکەنجەیە ئەژێم. Zeus was consumed with fear. He banished me to the pits of Tartarus. Zeus was consumed with fear. He banished me to the pits of Tartarus. ئەم تارتارسەی کۆتایی ئەمە نازانم چییە لە یۆنانیدا بزانە بە مانای چی دێت. بەهەرحاڵ با من بیکەمە کوردی. Zeus was consumed with fear. Fear واتە ترس. Consume ئەم وشەی کنسومە بە مانای سەرفکردن دێ. سەرفکردن و هەروە بە مانای شتێک دێ بۆ نمونالی سەرتی خوارد. ئەم خواردە کالێ خوارد تۆی خوارد. ترس تۆی خوارد. ئەو خواردە پێوترێ کنسوم. وەکو سەرفکردن وایە. Zeus was consumed with fear. واتە Zeus بە ترس خواردی. Zeus ترس خواردی. He banished. Banish واتە دوورخستنەوەی کەسێک بە مەبەستی سزا. دوورخستنەوەی کەسێک بە مەبەستی سزا پێوترێ بانش. پێت وشەی پێتەبینێ ئەم پێتە واتە چاڵ. باشە چاڵ. جالێ زووس ترس خواردی منی دوورخستەوە بۆ چاڵایەکانی تارتارۆس. You killed Ares out of your need for You killed Ares out of your need for vengeance. vengeance. واتە تۆ ئاریست کوشت لەبەر ئەوەی حەزت بە تۆڵەکردنەوە بوو یان لەبەر حەزی تۆڵەکردنەوە ئەوت کوشت. Killed واتە کوشتت. Kill کوشتنە. Out of پێوترێ out of واتە لەبەر. لێرە بەمانەی لەبەر دێت. لەبەر ئەوەی. Out of your need. ئەو نیدە واتە حەز و هەروە بەمانای پێویستیش دێ. باز شێوەکە بەکاری بێنی ئەبێت. بۆ نمونە تۆ ئاریست کوشت لەبەر حەزی خۆت. For vengeance بۆ تۆڵەکردنەوە. Vengeance واتە تۆڵەکردنەوە تۆڵە. But this time, retribution finally comes to me, Spartan. But this time retribution finally comes to me, Spartan. واتە بەڵام ئەم جارە تۆڵەسەندنەوە لە کۆتاییدا بۆ من دێت. Spartan. But this time واتە ئەم جارە. Retribution واتە تۆڵەکردنەوە. ئەمیش بە هەمان شێوە واتە تۆڵەکردنەوە دێت. Retribution سزا تۆڵەکردنەوە. باشە finally سەرنجام لە کۆتاییدا. Comes دێت to me بۆ من. واتە بەڵام ئەم جارە تۆڵەکردنەوە لە کۆتاییدا بۆ من دێت. Spartan. واتە من تۆڵە لە تۆکەمەوە ئەم جارە.
Kratos, your death will not be a gentle one. Kratos, your death will not be a gentle one. واتە کریتۆس مەرگەکەت نابێتە مەرگێکی بێ ئازار نەرمونیان ئارام gentle واتە ئارام نەرمونیان بێ ئازار باشە جالێ کریتۆس مەرگەکە death واتە مەرگ مەرگت ناتبی نابێت بەچی بە gentle one بە gentle one ئەو وەنە چۆن بڵی تەواوکەری وشەی دێثەکەیە واتە نابێتە مەرگێکی نەرمونیان بێ ئازار بێت Damn mortal! You will suffer when my sight returns. Damn mortal, you will suffer when my sight returns. واتە مرۆڤی نەفرەت لێکراو you will suffer واتە تۆ ئازارە چێژیت when my sight returns کاتی بیناییم یان بینینم بۆ دەگەڕێتەوە return واتە گەڕانەوە باشە sight واتە بینین بینایی بینین sight when واتە کاتێک suffer ئازار چەشنە suffer واتە ئازار چەشتن دام واتە نەفرەت دام لە زمانی کوردی مانای زۆرە بەپێ حاڵەتەکە بەڵام لێرە واتە نەفرەت دام mortal واتە چی mortal واتە مرۆڤێک کە ئەمرێت مرۆڤێک کە بمرێت بنیادم مرۆڤ کە ئەمرێت پێوترێن mortal لە یاریەکانە زۆر بەکات لێوەکو کریتۆس دام mortal واتە مرۆڤی نەفرەت لێکراو هاوڕێنی خۆشەویست سپاسدانەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکە بوون هیوادارم سوودی هەبوو بێت بۆتان بێتانە چێنەم شتانە دووبارە بکەنەوە ڕۆژ بە ڕۆژ تاوای لێدێت کە پێویستی بە پێداچوونەوەش نابێت چونکە لە مێشکتانە چەسپێت و ئیتر هیچانن لەمەودووە و ببوورن گەر ڤیددیۆکەش کورت بێت چونکە بەڕاستی هیچ کاتم نییە و بەهۆی کار و ئیشەوە ئەوەندەی مەجالەی هەمە بۆ ئەم ڤیددیویانە تەرخانێکم زۆر باشە تا ڤیددیۆ داهات و خواتان لەگەڵ بێت